بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش. واجارێکی تریش لە بەرنامەکەتانەوە بەرنامەی وێنەکانی دوێنێ بە یەکەگەینەوە بە هیوایی لە ئەلبومی نیشتیمانەوە چەند وێنەیەکی تر بینەوە بەردیدە و پند و عیبرەتەکانی ڕۆژانی دوێنێ وەبیرنەوەی نوێ بهێنینەوە. ئەم خاکەی ئەمە گەلێک مرۆڤی نیشتیمان پەروەر و دڵسۆز و ماندووی ڕۆژە سەختەکانی تایە کە شایستەی ئەوەن لە گوڵدانی مێژووا وەکو پیرۆزە بە باڵایانە بڕوانین و سوود لە هەگبە و کەشکۆڵی یاد و یادەوەرەکانیان وەربگرین. ئەو مرۆڤە بە ئەمەکانە لە ڕاستیە شاهیدی عەسرێکن کە ڕابردووی میلەتەکەمانە. هەمیشە پاسەوانی مانەوەی پێناسەی گەلەکەمان بوون. بێگوێدانە بەرژەوەندەکانی خۆیان قوربانیان ناوە. میوانی ئەم جارەمان لەو جۆرە کارەکتەرانن کە ئەگەر بە پانۆرامای ژیانیا بڕوانین زۆر خۆڕاگرانە و گەلێک بە بێگردی لە پێناوی بەرزی و پیرۆزی ناوی کووردا لە بەرخودا نابووە. ئەو ڕۆژی یەکی حوتی ساڵی 1932 لە گەڕێکی مەڵکەندی لە شاری سلێمانی لەدایک بووە کوڕی حاجی سەعید خەیات و نازدارخانی عەزیز سەلیمی حاجی حانیە. لە ساڵی 1956-57 خانی مامۆستایانی لە شاری بەعقوبە واتە دیالەی ئێستا تەواو کردووە. لە ڕۆژی 11 ساڵی 1957 لەگەڵ خاتوو ئەڵمازنووری مەحموود قەراخی هاوسەرگیری کردووە و بۆتە خاوەنی سێ کوڕ بە ناوەکانی ئاراس و ئارام و ئەریوان و دوو کچیش بە ناوەکانی نیاز و ئاریان. ئێستا باپیری 15نەوەیە کە دواهەمینیان کاکەمیر نەوەیەتی. ئەم کارکتەرە ماندوونە ناسا 5 ساڵ لە ناسریە و عەمارە بەوەی کاری سیاسیەوە نەفی بووە. 7 جاریش لە ژیانیا زیندانی کراوە. ئەو سلێمانی زۆر خۆشەوێ بە خۆشیێن و مەڵبندی سەرەتای پیشەسازی و مەیدانی پیاوانی ئاینی و منەوەران و میرزاکان ئەزانێ. لەبەرەوەی کوڕی مەڵکەندی بە پێشواز و هاوکاری حکمی بابان و تەنانەت شێخی نەمریش ناوەبە. دەستەی دامەزرێنەری نەقاوی مامۆسایانی سلێمانی و لقی سلێمانی یەکێتی نووسەرانی کورد و یەکەم دەستەی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کوردی و بنکەی ڕووناکبیری گەلاوێژ و مەڵبەندی کوردۆلۆژی سەربەزانکۆی سلێمانیە. 40 ساڵ مامۆستا بووە. بەڕێوەبەری نووسین و سکرتێری نووسینی و گۆڤارەکانی بڵێسە و دەنگی مامۆستا و کەلەپوری کورد و وەشت و چیا و گزن بووە. خاوەنی 35 کتێبی جۆرا و جۆرە لە بوارەکانی ڕۆمان و چیرۆک و ئەدەب بەگشتی و فۆلکلۆر و کتێبی قوتابخانە و زمانەوانی بووە. ئەم کارکتەرە زۆر ئازیزە مامۆستا محەممەد ساڵە سەعیدە بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتن دەکەین مامۆستا. زۆر سوپاس بۆ خۆتان و بۆ بەرنامە و بۆ دەستگاکەتان و منیش بە هیوای سەرکەوتنی کورد بە هەمومان بە هاوسۆزی و دڵسۆزی و پاشی خزمەتگوزاری نەتەوەکەمان. زۆر بەخێر سپاسدانەکەم. مامۆستاجان بەرنامی وێنەکانی دوێنێ جاریشکە بە خێراتن دەکەوە ئەمێ ئەوە لە جەنابە بگێنم کە کەرەستەی بەردەستی ئێمە لەم بەرنامە وێنەیە. وێنەکان خۆیان قساکەن و خۆیان حکایەتەکانی ڕابردوو ئەجێڕنەوە ئەو سەرگوزشتانی لە ژیانی جەناب تا ڕوویان داوە. لەم ڕازگۆترین دیکۆمنتە کە وێنەیە دەرەکەوێت. ڕۆژگارێک ئەم وێنانە گیراون لە وێزگەکانی ژیانتە، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان چاوەڕوانی ئەوە نەبووی کە ئەم وێنانە بێنە سەر ئەم مێزە و لە بەردەمی کامێرای کەناڵی کورسات هەموو گەلی کورد لە دەرەوە ناوەی هەرێمیش بیبینێ. وێنەکان من سوپاس. بەڵێ یەکەم وێنە ئێمە وێنەیەک پیشانەیەین کارکتەرێکە ئەمانەوێ باسێکی ئەم کەسایەتیەمان بۆ بکەین. باوکم حاج سەعی مەڵکەنی بەرگدروو لە دواییە بوو بە فرشفرۆش، دوایی بوو بە بازرگان. یەکێک کە لەو کەسانەی نەک شاری سلێمانی ئەتوانم بڵێم لە قەزاوناحیەکان زۆر کەس ئەیناسە چونکە بیرمەکەوێتەوە خەڵقی تەوێڵە، خەڵقی پێنجون، خەڵقی شارباژێر لە مەڵکەنی ئەهاتن بۆ ماڵی ئێمە شەو ئەمانەوە نەمەزانی بۆچی میوان بوون. لە ماڵەکەی ئێمە هەمیشە سێ کەمتر نەبووە تا 5 کفنی مردوو بۆ هەژاران دانراوە، چونکە ماڵەکەمان لە مەڵکەنی بەرامبەر کانی ژنان و بەرامبەر مزگەوتی مەڵکەنی بووە. یەکێک بۆ لەوانەی قەت هەمیشە خەریکی پاچی و ئاین پەروەری و ڕازگۆیی لە ئیشەکەیە و پاچی لە ئیشەکەیە.
هاوکار بووە. درود بۆ گیانی پاچی سپاس دەکەم. مامۆستا بە تەسەوری جەنابە حاجی سەعید موالی چەنە بێ؟ حاج سەعید باوکم 905 جواب زانم. 905 بەڵێ بەڵێ. لەگەڵ دایک تاکەی هاوسەرگیری کردبێ؟ دایکم 913 بەڵێ. لەگەڵ ئەواکەی هاوسەرگیریان کردبێ؟ لە تەمەنێکی زووە دەوری 20 ساڵی و یعنی واتە لە 925 ئەوانە دایکتی خواستووە. ئەم وێنەیە وێنەی چێ و چێن ئەمانە مامۆستا؟ ئەوە وێنەی دایکمە گوڵچینی خوشکمە. بەڵێ ئەمەیان گوڵچینی خوشکمە. ئەمیکیان نەسرینی خوشکمە. ئەوەی باوەشی گوڵچینی خوشکمەوە ئەوەیە کە مناڵێتی کە بەهارە، یعنی خوشکەزاتە ئەوە؟ بەڵێ ئەویان خوشکەزاتە. مامۆستا ماڵتان لە کوای مەڵکەندی بۆ کاتە؟ هەر کانی ژنانی مەڵکەنی بەردەمی ماڵەکەمان بوو. ئێستا شوێنێک نییە پێ بناسرێتەوە؟ بەڵێ بوو خانۆکە ماوە. ئەزام خانۆکە ماوە مەسەلەن هەر نزیکی مەکتەبی مەڵکەنی نزیکی پیرمەسوور مەحوی ئێستا ئەوە باخێکی گەورە بوو ئەوسا. باخێکی زۆر گەورە لە هەموو ئەتوانم بڵێم لە هەموو گەڕەکانەوە هاتن بۆ سەوزەکرین بۆ گەڕێکی مەڵ. بەڵێ بۆ ئەو باخە دوو باخ بەردەمی مزگەوتەکە بوو. ئاوی کانی ژنان و ئاوی مزگەوتەکە ئەچووە ناو ئەو دوو ماخەوە. مامۆستا من وێنێکی 925 بینیوە مەڵکەنی حەمامی تایە. بەڵێ حەمامی تیا بۆ کاتە؟ بەڵێ ئەو حەمامەیە کە لە لای پۆلیسخانەکەوەیە لە کۆڵانەکە ئەوەی لە بیرم بێ حەمامی فاتمەخانیان پێوەی ئێمە هەر لەوێ خۆمانەشت. بۆ پیاوانیش و بۆ ژنانی؟ بۆ پیاوانیش بوو بۆ ژنانی. هی چییە بۆ حەمامە؟ هی حاج ساڵحی حەمامچی ئەوی لەسەر بوو بیرم بێ. بەڵام ئێستا شوێنەکەی نەماوە، یعنی بۆ بەشتی تر؟ بەڵێ هەر وەکو بۆ دوکان و پشتەکەی ئیتە نازانم چیە چووکە دەمێکە نەمدیوە، بەس ناوەوەی دایرەی شورتەکە بوو. حتا من لەو ژوورەی دایرەی شورتەکە دووسێ جار حەبس کراوم ئەو ژوورەم بینیوە ئێستا بەرچاومە بەڵێ لە 48 و 49. مامۆستا لە سەردەمی مناڵی تا یارمەتی باوک دەدایە لە دوکانوانە؟ کەمێک یارمەتیم ئەوسا خەیات لە ماڵەوە شەوکاریان پێ ئەوە ئەگەر ئیشیان زۆر بواە هێنایە بۆ ماڵەوە. بەڵام بەشی زۆر خەیاتێکە لە ماڵی خاڵە حەمەم بوو. حاجم حەمەی مەڵکەنی باوکی حاج حەمەی مەڵکەنی خاڵی باوکم بوو. اینجا ئەوسا من لە بیرمە خزمەکانی ئێمە مەڵکەنی مەلا کەریم و مەلا عەلی و مەلا محەممە و ئیتر ئێمە هەر بە مەلا مەشهور بوون. هەموو لە ماڵی خاڵە حەمە بۆ دانیشتن چونکە ئەوان بەعزە جارە ئیشیانە کرد لەوێ ئەمانەوە هەندێک جار، بەڵام لە ماڵی ئەوان و لە ماڵی ئێمە ئەمانەوە. ئیترش ئەتوانم بڵێم شێوێک لە ماڵی باوکی من بوو کە باوکی من لە زۆریان تەمەنی بچووکتریش بوو، شەوێکی تر لە ماڵی خاڵە حەمە. ئیتر ئێوەش یارمەتی هیچ خەیاتی فێربوون تۆ براکان؟ من فێر بوو لەو شەوکارە خوشکەکان یارمەتیان نەخێر هیچ ئیشیان نەخێر. ئێوە چونکە شاگردیان هەبوو شاگردەکان ئاهاتن یارمەتیان لە شەوکارە شاگردن لە ژوورێکی تایبەتە ئیشیانەکە. دیارە مەکینەکانیش با بڵێن هینی کۆنەکان بوو کارەبایی نەبوو نەخێر ئەوسا کارەبایی نەبوو. بەڵێ جەنابە کوڕەگەوری باوکتی بڵێ دوای ئەوە چێ دێ لە ماڵی ئێوە لە کوڕەکانە؟ من گوڵچینی خوشکم لە پێش منەوەیە. بەڵێ ئەنجا منم ئەنجا عومەری برامە کاک عومەر نەغەدا. بەڵێ عومەر نەغەدا. بەڵێ ئەنجا عوسمانی برامە. دوای ئەو دکتۆر علی برامە، دکتۆر علی سعید کە ئێستا وەزیری خوێندنی باڵاو لێرەوە ئێمە ڕێز و سڵاومان هەیە بۆی. زمانێک علی برام پێشمەرگە بوو، بەڵام دکتۆر بوو، بەڵام دکتۆرەکەی نەکرد بۆ مێژووە ئێڵێم لە خۆڵی قەراق پێشمەرگایەتی ئەکرد. هەر پێشمەرگەیەکی فعلی بوو سەنگەر. بەڵێ مامۆستا لەو سەردەما خوشکەکانیش هەر خوێنەواریان هەبوو؟ بەڵێ بەڵام نەسرینی خوشکم مامۆستایە. بەڵێ شەمسەی خوشکم خوێنەواری هەبوو تا کەم تەواوی نەکرد. گوڵچینی خوشکم خوشکە گەورەم کەمێک خوێنەواری ئەزانی، بەڵام ناتوانین بڵین خوێنەوار بوو، بەڵام ڕۆشنبیر بوو، ماوەیەکی باشیش کۆمیونیزم لە تەنزیماتە بوو. مامۆستا ئەم وێنە هەر دایکتە؟ ئەم وێنە دایکمە لەگەڵ نسرین خوشکمە. نسرینی خوشکە ئەکەوێتە با بڵێن دوهەمین مناڵی خوشکە بچووکە، دوهەمین مناڵی باوک و دایکتە؟ نەخێر، بەڵێ علی برامە.
دکتۆر علی دوهامین مناڵە ئەم ئێستا لە کوێیە ئەم خوشکە و لێرە هەر لە سلێمانیە و شووی کردووە و مامۆستایە کوڕێکیان هەیە مامۆستایە بەڵێ هۆکاری چییە لە ماڵی حاجی سەعی خەیا زۆر گرنگی دراوە بە خوێندن من لە بیرمە گوڵچینی خوشکم عەبایە بەسەریا لە چلەکانە من نازانم بۆچی هەر لە سەرەتاییەوە لە 4 و 5 سەرەتاییەوە بەڵام کاریگەری کۆماری مەهاباد شێخ مەحموود نەجمەدین مەلا کە بیرەکەمەوە ئەو شتانەیەتەوە بە خەیاڵما بەڵام بە دوای وشەی پەتی کوردیا ئەگەڕام یەکێک بووم لەوانە بە دوای وشەی پەتیا ئەگەڕام بۆچی خۆشم نازانم بەڵام خێزانەکەمان مەلایەتی و ڕۆشنبیری و ئۆمانەی تیا بووە لەبەر ئەوە لەیەوە ئەیبینم یەکەم جار بە باوکم وتم با گوڵچینی خوشکم عەبانا بەسەریا حتا ئەوە یعنی ژیری و بیرکردنەوە وا بوو وتم بە دایکم نەیا بەسەریا دایکم خۆی پێکەنی وتی ڕۆڵەوە تۆ ئەتەوێت چیم لێ بکەیت بۆ ئەو کاتە نابوو بەڵێ بەڵام گوڵچینی خوشکم زۆری پێخۆش بوو باوکشم زۆر بە ئاسوودەیی وتی قەیچە کا کوڕم یعنی یەکێک لەوانەی کە لە پەچەش نەگرێتەوە ئەوسا پەچەژە گیرایەوە پەچە گیرایەوە ڕاست کەواتە ئەگەر ئێمە بمانەوێ ئەم کاراکتەرانەیە ئەوە گوڵچینی خوشک ئەمەیان گوڵچینی طبعاً وفاتی کرد بەڵێ وفاتی کرد بەڵێ خوا لێ خۆش بێ ئەمەیان ئەوە شەمسەی خوشکمە ئەویش وفاتی کردووە ئەمەشیان هەر یەکێکی ترە لە وێنەکان ئەوە نەسرینە نەسرین خوشکمە مامۆستایە مامۆستا ئەنجا ببینە سەر ئەوەی کە جەنابە ساڵی چەند چوویتە قوتابخانە لە چلەکان نابوو بەڵام بەڕاستیەکەی بزانم کەی چووم نازانم یاسێ بیرم نایە وەکو بزانی چەند ساڵوی کە چووی هەر ئەبێ 6 ساڵ یان 7 ساڵ یان چونکە ئێمە مەزبوطی ئەوەمان کردووە یان سی یەکەن چەند من بەهۆی مەجیعەلیەوە کە یەکێک بوو لە ئەفسەرە ئازادەکان خزممان بوو خێزانەکەشی خاڵوزای باوکم بوو ڕابع خان کەسایەتێکی شاری سلێمانی بوو و هەتا لە بەغا و لە هەموو شوێنەکان بەهۆی ئەوە وابزانم دەستکاریە کرابێ ئەوە ماڵەوە شەرمانە لەسەر باشە سیە یا 28 سیە باشە خەرمان بەرەکەت تەمەند درێژ بی لە ناو ئەلبومەکانی جەناب تا ئەم وێنەیە کۆنترین وێنەی جەناب تا بەجلی مەکتەب کەشافە شتێک لەو بابەتە ئەگەر باسیکی ئەم وێنەیەمان بۆ بکەیت من ئەم وێنەیە ئەوەم لە بیرە کە حەزم لە وەرزی نەکرد بەڵام نەچوومەتە ناوی باشە بەڵام لە سەرەتاییە یا لە 4 بوو یا لە 5 بوو لە جلەبەرکردنەوەی خێرا لەگەڵ ڕاکردن یەکەم دەرچووم ئەم وێنەیە شتێکم بیرە خاتەوە عومەری مام ڕەحیم نەخۆش بوو ئێمە ئەوسا حیوانمان هەبوو شیر لە کاتی شیر و دۆکا شیر و ماستەکە ئەێنێنایەوە وەختی تر باوکم نار بۆ بڵێن لە بەهاران هێنایەوە بەڵێ شیرم بردووە بۆ مامۆسا عومەری مام ڕەحیم کە مامۆسامان بوو ئەم ڕسمە ئەوم بیرە خاتەوە ئەو کاتە بەڵێ باشە هەتاوەکو ساڵی چەند مامۆسایەوە لە ماڵکەنیمانەوە وەکو ماڵە گەورە وەکو ماڵی حاجی هەتا ساڵی شەست ئێستا خانۆکەی باوکم لای پشتی هینە ئاسایشی ئێستەیە بەڵێ دکتۆر علی برام هەڵی گرتەوە ئێستا هەر ئەو خانۆمان ماوە بەڵام خاڵۆکەی خانووی مەڵکەنیمان هەرماوە وەکو بینا بەڵام فرۆشتوتانە بە مڵکی ئێمە فرۆشتمان بەڵام بیناکە تا ئێستا وەکو خۆی ئەتوانم لەم وەکو خۆی ماوەتە زیندەگی ژیانی تایە لایەکی ڕووخاوە سەرەوەی ئەم وێنەیە ئەمە وێنەیەکی لەو باوەڕام سەرەتاییە بەڵێ سەرەتاییە و چ مەکتێبێ بوو ئەو کاتە من لە مەڵکەنی بووم مەکتەبی مەڵکەنی ئەمەنگە خۆش بوو ئەوسا تۆپ نەبوو کە من تا لە 4 سەرەتاییش بووم بە بیرمانایە ڕەنگە تۆپ هەبوو بێ بۆ تیپێک ئەگەر لە سلێمانیا دوو پێێتەوە بێ بەڵام کە ئێمەی مناڵ و گەنج تۆپ نەبوو تۆپمان لە پەڕۆ دروست ئەکرد باش بەڵام ئەخنرا یاری پێ ئەکرا یاری مناڵان بڵێن لەبەر ئەوە لە بیرمە مەکتەبی مەڵکەنیمان ناو نابوو تۆپی پەڕۆ چون کە یاری و پەڕۆی داهاتم یاری چیتانە کرد مامۆستا لە دوای دەوام تەلەبەی با بڵێن خوێندکاری سەرەتایی ئەو کاتانەی خێزانی ئێمە خاوەن مڵک بووین لە مەڵکەنی هەرچەنگە بەڵام خێزانی ئێمە مڵکداریمان هەبوو بەڵام هینمان نەئەکرد زەرعاتمان نەئەکرد زۆر جار لە بیرمە
ئەچون بۆ بازار بۆ لای باوکمان هەروە ئەچوین یعنی لە کۆڵان نامانەوە لەگەڵ ڕەفیق و برادەر کەمتر لەمان من و خێزانەکەی ئێمە زۆر کەم بەشداری ئەو یاری مناڵانە نەمان ئەکرد کە لە کۆڵان هەڵماتێن و سێبازد و یەکە و گۆتەکە و ئیتر گەلێ یاری هەبوو لەم شتانە لە کۆڵانی شاکرا بڵێ مزراحێن و هەلوچێن و لەم شتانە سێگۆتە ئەمانە ئەکرا مامۆستا جەنابتان لە دوکان لە لای باوکتان ئەمانەوە نیوەڕوان عادەتتان وا بوو ئایا لە ماڵەوە نانتانە خوارد ئەچونەوە بۆ ماڵەوە یان لە بازار نانتانە خوارد ئێمە مناڵان لە ماڵەوە نانمانە خوارد بەڵام ئێواران شێو ئەکرا و ماڵی ئێمە یەکێک بوو لەو ماڵانەی کە هەموو ئێوارەیەک و نیوەڕوانیش فەقێ هەبوو مجەوریش هەبوو باوکم پێی وتبوون فەقێ و مجەور هاتن دەقنیانە ئەیوو خوا چیاوە نە ئەیوو ماڵی خۆتانە ئێوە خوا چیاوە وەرن بیبن ئەگەر جامێک شلەی سارد و سڕیش بێ بەس بەشە ناومێد نەبن لەوە بەڵێ هاتن بەڵام ئەو سا نان کۆکردنەوە هەبوو ئەوە هەفتانە بوو کە هەر فەقەکانیان بەڵێ ئەوە ئەچوون بۆ هەموو ماڵەکانی ئەو سەر بە و مزگەوت فەقەکانیش لە مزگەوت بوون لەوێژە نووسن بەڵێ وەکو بڵێ قوتابی بوون قوتابی بوون و شەویش هەر جایوا هەبوو 5-6 لەوێش هەر ئەنووسن ئیتە بەڵام خواردنیان لەسەر خەڵکی خێرخوا بڵێ کە لە بازار لە ناخۆشترین شتیش بە ئەوش بۆ بگەرمەوە ئەوە بوو کە من جەژنان ئەوە سینیم بناردایە بۆ مزگەوت ببردایە چاوڕوانشم کردایە تا لێ بوون و لە نان خواردن لە نوێژ و لە نان خواردن اینجا سینێ بەتاڵەکەم بردەوە بەلای من ئەوە زۆر ناخۆش بوو لە بەرەوەی خۆ دواکەوت ناخواردن چاوڕشیان ناکرد چاوڕشیان ناکردی تا تۆ بیتەوە ئەوە نانیانە خوارد ماڵی باوکێ تا تۆ نان تا باوکشم چەنگە باوکم نانی خوارد بەڵام هەرە هاتەوە بڵێ کە تۆ سودفەی بکردا لەگەڵ باوکێ بمایتایەتەوە بۆ نانخواردن لە بازار چی هەبوو بیخۆن کەباب هەبوو باشە ماستاو باشە بیرم نایشتی تر یعنی زۆر بەڵام یەک جار وا بزانم تاعین هەبوو خۆش بوو بەلای منەوە خۆش بوو تاعین و نان تاعین مەطعەمی تر نەبوو قاری من بۆ نێوە قاری هێن گۆرانی بێش قاری قادری حاجی حسین بەڵێ دەنگ خۆش جوانترین نان لە سەبەتەی گەورا بەقە ئەمە شتێک ئەتوانی بڵێ ئاوا ئەینا بەیەکەوە خۆشترین نان ئەوە بوو بەلای منەوە بەڵێ حاجی قاری حاجی کونجی پێوە بوو بەڵێ خوا ئەفریقایەکێکە لە هەنەرمەندە دەنگ خۆشەکان زۆر پیاوێکی بە هەڵوێز بووە ئەو کاتانە کە لە سلێمانیا لە بزوتنەوەی ڕزگاری بەشداریان کردەوە دواتر چیتە ناوەندی بەڵێ چیتە ناوەندی بەڵێ ئەمە وێنەیەکی سەردەمی ئەچێ ناوەندی بێیان بەرەو ئەوە سەرەتای سیاسەتی منە سەرەتای کاری سیاسی منە تەسەورەکەی ئەم وێنەیە هی ساڵی چەند بێ مامۆستا بیرم نایە بەس 24 دوی ساڵی 1952 کەواتە تەواو موتووە بەڵێ کەواتە ئەمەی سەردەمی متەوەستەیە بەڵێ ئەوە گیراویشم و وابزانم لە مەکتەب دەریش کراوم لەو کاتە بەڵێ جارێک گرتنم بینیوە بەڵێ باشە مامۆستا ئەمە وێنەیەکی مەڵکەنیانەیە ئەمەی دیارە ئەمەی سەرەوە جەناب ئەوەی سەرەوە منم ببوورە ئەوەی لای تۆوە ئەوە عەبدوڵغەنی جەلام حەمەی جلچاک پانتۆڵ لەبەر بەڵێ ئەوە خاڵۆزاو پورزین ئەوەی تەنیشتیش حەمە فەرەجە فەرەجقاهر ئەوە ئێمە لە مناڵیەوە بەیەکەوە گەورە بووین باوکم بۆ من و بۆ خێزانەکە جلو بەرجی مناڵی ئەکرد من و عەبدوڵغەنی ئەبووە هەموو شتەکانمان لە یەک بووە باوکمەی کرد باوکش بۆیە دوورین پارەکەی ئەوەیدا بەڵام هەر شتێک بکرایە بۆ ئەو خێزانی ماڵی خاڵە حەمە و باوکی حاجە حەمی مەڵکەنی و من ئەبووە باوکم بیکردا هەرچەنگە خاڵە حەمە گەورەی باوکم هێشتا لەسەر ئەم وێنەیە ماوە قسە بکەین بەڵام بانەوە بابڵین وچانێک وەربگرین و دێمەوەلات خۆشەویستانم وچانێک و دینەوەلاتە ئێمە سەیری وێنەیەکمانە کرد هەر لەسەر ئەو وێنەیە وەستاوین
بەپێی ئەو وێنانی کە لە ئەلبومی جەنابتە کەمتر جەنابە جلی کوردی لەبەر کردەوە کاریوە چییە؟ من جلی کوردیم لەبەرە کرد بەڵام نازانم هۆکاری ئەوە چییە چونکە من خۆم یەکێکم لە فۆلکلۆریستەکان لەبەر ئەوە جلی کوردی زۆر بە پیرۆز دەزانم و جلی کوردی ئەخەمە سەرچاو و سەرسەرم بەزیتر خەیاڵمان نابۆ ڕۆشنبیری و زیاتر با بڵێن بە ڕۆشنبیری و خوێندن و ئەم شتانەوە بند بووین نازانم ئیتر بۆچی زۆر لەبەرم نەکردووە. ئەم کاراکتەرە چیە مامۆستا؟ بەڵام من لە کۆنگرەی مامۆسایانی کورد کە کۆنگرەیەکی نەتەوەیی بوو ئەتوانم بڵێم و دوو کۆنگرە گیراوە یعنی بەڕاستی دەورێکی مێژووی هەیە لە بڕیارەکان ئەوە قۆناغی خۆی یە باسی بکەین بەس ئەم وێنەیە چیە؟ ئەوە دکتۆر علی برامە. دکتۆر علیە لە ساڵی 1953 جلێکی کوردی جوانی لەبەرایە مناڵەکانمان هەمووی هەیەە بەجلی کوردیەوە. ئەمە وێنەیەکی ترە هەر ئەوە عوسمانی برامە. کاک عوسمانی برات. ئەم ئێستا لە شوێ ئەم بە دەرەجەی مدیر لە بانکەکان بوو لە بانقی سلێمانی بوو ئیتر ئێستا هینە یعنی لە بانخێکی ئەهلی ئیژەکاوە بزام حامورابیە لەوێش هەر وەکو جێگری بەڕێوەبەری ئەو بانقە یعنی زیا خۆی پێوە مەژغۆڵ کردو. مامۆستا لێرە ئیتر ناوەندی تەواو کرد پێ بە پێی خوێندنی ناوەندیش دەسێ کرد بە کاری سیاسی لە ناو پارتی کۆمۆنیستی عێراق ئەو کاتایە ئیشت کردووە هەتاوەکو متەوەسەت تەواو کردووە چەند جارێک بەر گرتن و ڕاوەدوونان و ئیختیفا و ئەم شتانە پێش ئەم ڕسمەی کە بەڕێزی هینە کرد من دەوری 6 مانگ لە کاتی هینا اعترافات بوو من اختفام من لە ڕزگاری ئیشم کردووە یەکەم جار ئەنجا بووم بە تەحەرڕ ئەنجا لە دواییە نەجمە و سراع پێکات سراع بەهادین بوو کاک بەهادین نەجمە ئێمە بووین ئەکرم یامڵچی سەرۆکی بوو من جێگری بووم من بووم بە نەجمە لە دوایەوە ئێمە ئیتحادمان دروست کرد من و کەریمی سۆفی لەگەڵ بێسارانی فەتح بێسارانی و مەجموعەیەک بووین لە دوای ئیتحاد حزبی شوعیمان دیسانەوە دامەزرانەوە چونکە ئەوکو نیمچە یعنی داڕوخانێک بوو لە هەموو عێراقا بەڵام لە کوردستان ئێمە توانیمان خۆمان بگرینەوە ڕێکی بخەینەوە. مامۆستا ئیتر چوویتە بە شاری بەعقوبە بەڵام لە مەکتب دەرکرا بووم لە دووی ناوەندی بە خارجی بە دەرەکی تاقیکردنەوە مایەوە دەرچووم ئەنجا چووم بۆ دارالمعلمین بۆ بەعقوبە کوردەکان لەوێ وەرگیران ئەم ساڵی ئێمە بوون پێش ئەوە باڵین دارمعلمینی ڕیفی هەبووە کە ئەوە سەردەمێ پێش ئێوە پاژماوەی ڕیفیەکە لەگەڵ ئێمە بوون بەڵام ئەوان لە 6 وەرەگیران و 5 ساڵ شەشی سەرەتاییەوە 5 ساڵ بوو ئێمە لە سێەوە بەڵام 3 ساڵ بوو دوایەوە بوو بە 3 ساڵ و ئێوە لە بەعقوبە وەرگیران من لەوێ ژیرام دیسانەوە لەوێش هەر با بڵێن کاری سیاسی لە دۆرە حەبس بووین حتا بەڵام معاون و مدیرەکەش لەگەڵمانە هین بوو من لەوە پەیوەندیەکەم هەبوو بە ڕەوشن بەدرخانەوە ناویان نابووم یەش مامۆسایەکمان هەبوو ناوی نابووم المەکتەبە الفەوضەوی بۆچی ڕەوشن بەدرخانی خوا لێ خۆش بوو باوکی سینەم و جەمشید لێەوە من پەیوەندیم پێوە کرد بوو بە نامە نازانم یعنی هەتەرێکی زۆر سەیرم هەبوو بۆ کوردایەتی و بۆ ڕۆشنبیری ماڵی میری بەدرخان ئەوە بە تایبەتی ئێستا لە گۆڤاری ئەم جارەی وەشتا شتێکم لەسەر ئەوان بڵاو کردوتەوە ئەوە پابند بووم پێوایان کتێبەکانیشیانم هەموو ماوە لە دیمەشقەوە لێەوە بۆی ئەناردم بە بەریت من لە معقوبە بەرید وەرمەگر بەریدی فەرمی حکومەت بەڵێ پارەکەیم بە بەرید بۆ ئەنارد بۆی نووسی بووم ئەوەی عێراقی بنێرە بۆی ئەنووسین بە کوڕی خۆم ناوی ئەبردم بۆیە نووسین بەداخەوە کاغەزەکان پارەکە بۆچی بوو کە لەوێ ئەو کتێبانە ئەفرۆشرا کتێبەکانی عوسمان سەبری و ڕەوشن بەدرخان و کامەران عالیم بەدرخان و بە پیانە ڕۆین بۆ ساڵی 1956 جەنابتان ئیتر تەخەروجتان کرد بوون بە مامۆستا کە بوون بە مامۆستا ئیتر هاتنەوە لە سلێمانی با بڵێن تعین بوون لە یەکەم جار لە شۆ تعین بووی لە نەمەڵ لە نەمەڵی شارە زۆر دوای گۆڕام بۆ شانەری دوای یەکسەر هاتمەوە بۆ سلێمانی
دوای چەند ساڵاتی تۆ سلێمانی؟ هەر ساڵی دووەم هاتمەوە سلێمانی، چونکە بە تایبەتی یعنی من لە هەر 3 ساڵەکەی دەرمعلمین دەرەجەی بەخشینم هەبوو، یعنی عفو معفو بووم لە هەر 3 ساڵەکە. هەر لە عینی ساڵەکە تەواوم کرد تەرشیح کرام بۆ ئینگلتەرا، ئەوسا لەم دارمعلمینەوە هین هەبوو، دراسات هەبوو، من نەچووم بەڕاستی. بەڵێ اینجا ئێمە لە خانەقینیش با ئەوەش پێ بڵێم لە خانەقین تەطبیقاتمان کرد هەموو کوردەکان، لەوێ یەکەم هەڵپەرچەی کوردی لە ئیستعرازی ساڵانە کردمان و لەوێ تەمسیلی گوڵی خوێناویمان کرد لە ناو هینەکە. بۆ خانەقین ئەو کات تشتێکی گەورە بووە، ئەو چالاکیە، ئەو کاتە بوو کە خوێنکار بوون لە بەعقوبە بابڵێ. بەڵێ ئەوە تەطبیق یعنی ساڵی بۆ تەطبیق بۆ تەطبیق مانگە لە چالاکیێکی سلێمانیانەتان بردبووە. زۆر جۆشێکی تایبەتی. مامۆستا ساڵی چەند باوکە وەفاتی کرد؟ وڵاهی بالضبط ئێسەینەکەیم نایەتەوە بیر. ئەو کاتە با بڵێ ماڵ و مناڵی هەبوو کە باوکەی؟ بەڵێ هەمومان گەورە بووین، هەمووتان گەورە کە باوکە وفات. کەواتە لێپرساوێتی ماڵ نەکەوتۆتە هیچ کاتێ ئەستۆی جەنابێ ئەو کاتێک کە کوڕی ماڵ بووی نەکەوتووە. ساڵی 57 ژنێنە سەرگوزشتەی هێنانی ژن ئەوە چۆن چۆنیە ئەبێ ئەوەمان بەتەواوەتی بۆ بژێڕی. بەڕاستی لەو سەردەما یعنی من حتا لەوێ و لە عمارەش کە یعنی مدرس بووم لەوێ با بڵێن وەکو مدرس لە دارمعلمین و دارمعلمات دەرسی کوردیم ئەوتەوە لەوێ ئەو سالەکاتی لە عەبدولکەریم قاسما هەبوو، بەڵێ لە هەموو پارێزگاکان هەبوو. یعنی خۆشەویستیم بەخۆمەوە نەدیوە من سەراحەت ئەڵێم، وەکە ژنیشم هێناوە. مەبەستت چییە لە خۆشەویستی بە خۆتەوە نەدیوە؟ یعنی علاقاتی کاری دڵداری کاری دڵداری خۆشەویستی دایک و باوک و کۆمەڵگا خۆشەویستی هاوڕێیان بووی. ئێستا مناڵانی کوردستانم هەمووی خۆشەوی. بەڵێ یعنی بەڵام مەبەستی لە خۆشەویستی مەبەستی ترپەی دڵە. یعنی بەڵێ باش نەمدیوە بەڕاستی. یعنی ئێمە وەکو دێوانە ئیشمانە کرد، ئیشتان کردووە وەکو دەروێشی، یعنی ئیشی سیاستمان وەکو دەروێشی کرد. ئەوە ئەڵماسخانی خێزانمە من بە پەیوەندی خێزانمان دروست کرد. یعنی پەیوەندیتان هەبوو؟ نەخێر، بە پەیوەندی خێزانی هەڵبژاردن. بەڵام کە ئێمە تێکەڵ بووین ئیتر یعنی خۆشەویستێکی ئەو پەڕی لە بینمانە دروست بووە هەتا ئەم خولەکە و هیچ گرفتێکمان تا ئێستا لە ژیانمانە نەبووە. لەگەڵ ئەوە کە من داوای پۆزیشی لێ ئەەکەم زۆر یعنی بووم بە ئەرک و عەزەتێکی زۆر گەورەی مەسەلەی سیاست و گرتن و نەفی و ئەمانە بوو. ئەو ساڵی 57 هێنات. بەڵێ یانزەی 50 ئێستا 57 ساڵە ئێوە بەیەکەوە واناکە؟ بەڵێ باشە. یەکەم جار چۆن بینیت؟ یەکەم جار زەردەخەنەم بینی لەوە؟ بەڵێ تا ئێستا و زەردەخەنەیە ماوە؟ تا ئێستا ماوە. بۆ جەناب ئێستا پەرۆشی و دڵسۆزی و خۆشەویستیەکەی لەگەڵ. باش مامۆستا ئەو سەرگوزشتەیەمان بۆ بجەڕەوە ئەم وانە بە ڕاگوزەری نابێت چۆن چۆنی داوات کرد داواکردنەکە زۆر ئاسایی داوای هەر کەسەکانی خۆم یعنی دایکم و خوشکم و بەڵێ هەمویان مابوون، خوشکەکان و دایکم و نزیکەکان چوون. ئیتر ئێمە کە پەیوەندیمان لەگەڵ ئەو خێزانە کرد تەکەی قەراخ و قەراخمان بە شوێنێکی پیرۆز وەکو بڵێ شوناس کرد، ناسیمانن. ئەوە ئەڵماسخانە هاوسەرم لە یەکێ لە وێنەکانە. بەڵێ ئیتر یەکەم جار کە تۆ با بڵێ ماڵی پێکەوە نا هەر لە ماڵی باوکە مایتەوە یان ماوەیەکی زۆر کەم لە ماڵی باوکمە مامەوە. بەڵێ سێرم کرد عومەری برام لە پێش منە ژنی هێنا، ئەوەش مەسەلەیەکە زۆر یعنی پێش جەنابێ. بەڵێ دایکم زۆری پێ ناخۆش بوو، من خۆم پێشنیازم کرد عومەر ژن بێنێ، چونکە هەستمە کرد ئێوێ ژن بێنێ. دایکم زۆری پێ ناخۆش بوو، من ڕەزامەندیم وەرگرت. ئەنجا ماوەیەکی زۆر کەم لە ماڵی باوکمەمانەوە خۆم بە دایکم و باوکم وتم ئەبێ عومەر جابێتەوە ئەبێ. بەڵێ مەبەستی هەبوو. دایکم زۆری پێ ناخۆش بوو، بەڵام باوکم یەکسەر کە هۆکارەکەم تێگەیان وتی ڕازەکەی. هەستم کرد نەدایکم ئاسوودەیە نەخێزانی ئەو ئاسوودەیە. دوایی چوون بۆ تەنیا ژوورێکی ماڵی مەلاقاری مەڵکەنی خزممان لەوێمانەوە ژوورەکە ژوورێکی گەورە بوو، بەڵام شوێنێکی زۆر ناخۆش بوو، بەڵام زۆر ئاسوودە بوون لەوێ. ئاسوودە بوون لەبەرەوەی کە ئازادتر بوون. من بیرروباوەڕم لەو نەوە بوو هەر لەو ساشەوە. ئەی مامۆستا مەبەستە ئەوە نەبووە کە ئەو بڕوات و مەیدان بۆ جەنابەت تەخەبێ، چونکە من هەر برا گەورە بووم.
ئەو کاتە شەر براگە ئەوسا هەستە چیکە کە برا بچووکێکە لە پێشتواژنیەنە پێم خۆش پێ خۆش بوو چونکە خۆم پێشنیازم کردبوو ئەو کاتە زیاتر پەیوەندی بەوە هەبوو کە تۆ لە کاری سیاسی و بەڕاستێکی بۆ ئەوە و یەکێکشم نەدۆزی بوو بڵین بەدڵ خۆشم بێ مامەسا پێش ئەوەی کە ئەڵماسخان بڵین بخوازی بینی بووت لە بۆنە و ئاهەنگ و نالەهین خزمەتی و جارێک لە چوون بۆ باخی گشتی یەکجار ئەوسا هەفتانە خەڵق ئەچوو بەڵێ بەڵام لە دوایە هاتوشوی ماڵمان کردو یەکجار بینی بەڵێ ینی کە باسییان کرد تۆ ڕوخساری خۆش بوو ڕوخساریت بینی بوو بەڵێ بینی بووم ئەو وەسفەی کە کردیان زیاتریش یعنی کەواتە تۆ داوات کردبوو ئەنجا بینیت لە یەکێک لە هینەکانە بەبێ ئەو قسەی لەگەڵا بکەم بینی بووم بەڵام داوات نەکردبوو نەخێر داوات نەکرد چوونی هین باخی گشتی کەواتە تۆ هەفتانە ئەوان ئەچوون کەواتە تۆ بەختێ باش بووە بەڵێ ئەخێژەوەی هەڵا بوو پێشەوەی بیهێنی بەڵێ بینیوتە بەڵێ هەیە ئەڵێ من نەمبینیوە بەڵێ حتا بۆ بە حەڵاڵی شوێشتانی آخر خۆ منی ژەمتوانی پەشیمان بمەوە ئەو ژەیتوانی پەشیمان بێتەوە ئەم کاراکتەری چێ مامۆستا ئەوە حاجی شێخنووری قەراخیە ناوبانگی بە شێخنووری حەڵواچی خەڵقی تەکێن با بڵێن باسی خۆیان بە هین ئەکەن ئەو عەشرەتەکەی بیرم نەهاتەوە ئێستا ئەم ئینسانە هەموو مناڵەکان گەورەکانی نرد بۆ ببن بە پێشمەرگە بە پێخۆشبوونەوە من ئەمە مێژووە بەبێ ئەوەی یعنی پێی ناخۆش ئەمە خەزورتە هەموو کەرەسەیەکی بۆ حەزەرکردن و باوکی شەهید محمود نووری قەراخێ کە لە یەکەم شەهیدی 1975 شەهید بوو لەوێ قارەمانێک بوو بەڕێوەبەری کارەبای سلێمانی بوو ئەو شەوەی کە پێشمەرگە ڕۆشت پێشمەرگە و پۆلیس و عسکەر و ئەمانە ڕۆشت کارەبای سلێمانی کوژانەوە ئەم کوژانەوە تاکو ئەوان بە سەلامەت دەربچن و ئەنجا لە دوایە خۆشی ڕۆی کە ڕاپەڕینیش بوو پێش ڕاپەڕین ماڵەکان وێران کردن هەرچی شتیان هەیە هین یعنی بەتاڵان بۆچی حکمەتیان خەبەری لێرا بوو کە ئەمە چەک و پێشمەرگە ئەنێرێ بۆ دەرەوە حکمی ئەعدامی ژرا لە دوای عەفو ئەم وێنەیە ئەم ئەوە بەهێخانی خەسوومە لەگەڵ من و هاوسەرەکەم ئەڵماسخان مامۆستا هەر جارێ لەسەر کاری خێزانی ئەمێنینەوە ئیتر وردە مناڵ دروستە بێ بەڵێ مناڵ دروستە بێ ئەوە خۆم و لەگەڵ ئاراسم ئەوەی تریشیان ئارامی کوڕمە ئەو دکتۆرای هەیە لە بەڵێ پچکۆلەکان دکتۆرای هەیە لە یاسا و ئەفسەریشە من ژوێنەیەکی ترە بڵێ ئەوە هەرسێ مناڵەکەمە لە عەقوبە لا عەفو لە نەفی کە نەفی بووین لە عەمارە ئەوە سەربانی ئەو خانوویە کە تیا بوو لە عەمارە بەڵێ ئەو پاسکیل ئەمانە هەمووی دایک و باوکن و بەڵێ دکتۆر ئاراسە ئاریان عینی شت نیازم عینی شت نیاز کوڕێکی دکتۆرە کچەکەی سەیدەلانیە کوڕەکەی تریشی ئێستا لە هینە چواری کۆلێجی تۆب مامەستا بەختەوەری بەوەی کەوا مناڵەکان خوێندنیان تەواو کردووە و مناڵەکانیش ناومێد نەبوون دەخوێن بەختەبۆرم بەوەی کە ئەمەوێ مناڵەکان لە چاوی و مناڵەکانی خۆمەوە ئەمەوێ هەموو گەنج و لاوی کوردستان هەمووی ئەو پەریزانستی تەواو بکە بۆ ئەوەی هوشیار بێ بۆی هوشیار بێ مامۆستا ڕاستیە بەرامبەر بەنەوەی ئەمڕۆ نەوەی ئەمڕۆ داوایان لێ ئەەکەم ڕام نییە داوایان لێ ئەەکەم هوشیار بن نەتەوە پەروەر بن هەر خەتێک ئەزانن بەرژەوەندی دوشمنی تایە یان یاری کورد توخنی نەکەون لێی دوورکەونەوە لەکوێ پێویست کورد پێویستی بە هەوڵ و کۆششی ئەوانە مەیدانی ئیش بکەن و بەڵام شەڕەبەر نەکەن مامۆستا ئەم وێنەیە ئەوە مناڵەکانمە هەمویانن هەرسێکانن ئەوسا ئەوە ئاراسمە چوارن مامۆستا هەر چواریان بەڵێ ئەوە ئاراسمە بەڵێ ئەریوان میتیانە دکتۆر ئەریوان ئەخسائیە یسخانی دان دکتۆرای هەیە بردی هەیە ئەوە هەموو جلی کوردیان لە بەرای کاکە بەس من نەبێ هەر قسەکەی منە لێرەشا بەس من هەمە بە جلی کوردیەوە ڕسمی هەیە بەڵام کەمترە ئەمە شەروێنەیەکی تری زمانی ڕسمی فەوریە پیانە و ڕسمی فەوری ئەمەی تر لێرە جۆرێکی هەڵکشان و ئەوانێ مامۆستا بابینە سەر ژیانی سیاسی جەنابێ
جەنابتان ئیتر لە با بڵێن لە سەرەتای لاوێتیەوە کاری سیاسیەکەن و دوایی ئەبن بە مامۆستا هەر واز ناهێنن هەتاوەکو بەفر ئەچێتە سەر سەریش هەر بەردەوامە و ئێستاش هەر بەو ڕۆحیەتەوە ئیشەکەی تەمەنە درێژ بێ لە وێنەیە کە باسی ئەوواکەی کە تازە بەر بوویت ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە سەرگوزشتەی ئەم وێنەیەمان بۆ بژێڕیتەوە. من بەڕاستی لە عەمارە لەسەر ئێعترافات گیرام هەموو شوێعەکان گیران من ناوی نەهێنیم هێمن بوو ئەوان بە هەیمەن ناویان ئەبردم ڕاستە بەڕاستی ئەوە ئەشکەنجە درام کە دکتۆر دووسەیەک هاتە سرم عمەری براشم لە دوایە بیستویان هات مەیتەکەم بەرێتەوە خۆم ڕاگرت لەبەر ئەوەی بڵێ لەبەر ئەوەی لەوە پێش ئێعترافاتم بینی بوو بە چاوێکی زۆر ناخۆش سێرم ئەکرد لەبەر ئەوە بەرگەم گرت و هەر لەبەر ئەوەش بوو لە دوایە لە عەمارە داوای ئەویان لێکردمەوە تەنزیمی تازەی حیزبی شوعی دامەزرێنن بەڵام لەگەڵ ئەوە من بیرم کردەوە بە مێشکی خۆم بە ئەزمۆنی خۆم دام نەمەزرانەوە کەچی کە دامەزرایەوە هەر لە پاش چەند مانگێک گیرانەوە منیش دیسانەوە کە بەربوو بووم دوای ساڵێک و مانگێک و 3 ڕۆژ یا 5 ڕۆژ گرتن و 4-5 مانگی تر سەحبلیت کە گەڕامەوە نەشمێرا بێمەوە سلێمانی تەنیا ئەو هاتمەوە سلێمانی کە خزمەکانم بمبینن چکە لێرەش یعنی هینم هەبوو گرتنم هەبوو خێرا چوومەوە لە بەغا لای حاجە عەلیجان بووم بە کاتب لە دوایە کە چوومەوە عەمارە ویسیان حیزبی شوعی تەنزیمی تازە دابنێنەوە پەیوەندیان پێوە کردم من قوبوڵم نەکرد پێم وتم مەیکەن چونکە ئێوە کە گیرانەوە عینی وەکو ئەو ساتان لێتەوە مامۆستا ئەم وێنەیە مؤتەمەرە چییە ئەمە جەنابێ ئەم وێنەیە من لە بەغا لەو کاتا کەوتم نەهاتمەوە سلێمانی دەورەیەکی ئینگلیزی هەبوو لەسەر حسابی خۆم 2 مانگ چووم لە بەغا بەشداری ئەو دەورە ئینگلیزیەم کرد و یەکەمی مامۆسایانی عەمارەش بووم ڕێگان بەبا وشانێکی تر وەربگرم و بێنەوە سەر وێنەکانی کە خۆشەویستانم وچانێکی تر و دێن وڵاتە. دیارە کارە لە سیاسەتان کردووە اینجا جەنابتان وەکو ڕۆمان نووس وەکو چیرۆک نووس وەکو کەسێکی ئەدیب ئەم وێنەیە وێنەیەکی جوانە حەزەکەم ئەمە لیژنەی چیرۆکە ئەوە من دانیشتۆم لە ناوەڕاستە لە یەکەم کۆنگرەی نووسەرانی کورد لە بەغا بەڵێ ئەمەش هەر پەیوەندی بەو کۆنگرەوە هەیە بەڵێ ئەوە من سەرپەرشتی هەڵبژاردنەکەم ئەوە لەگەڵ کەمال ڕەوفام هەر لە یەکەم کۆنگرەی مامۆسایانی کورد لە شەقڵاوە مامۆستا ئەم وێنەیەش هەر پەیوەندی بۆ ڕۆژگارەوە نییە ئەمە پەیوەندی بە کارێکی زۆر گەورە و پیرۆزی نەتەوەی کوردەوە هەیە ئەمە کۆنگرەی مامۆسایانی کوردە لە شەقڵاوە من وتاری بەجلی کوردیەوە وتاری ئەمەیان لەگەڵ من تەکاڵی بەجلی کوردیەوە بە حەماسەوە بەجلی کوردیەوە وتاری لقی نەقابەی مامۆسایان بە اعتباری ئەوەی سکرتێری نەقابە بووم من و سکرتێری گۆڤاری بڵێسە بووم 11 ژمارە گۆڤارم دەرکردووە تا ئەمن دەری کرد تا ئەو کاتێک کە نەفیشکراین بۆ جنوب ئەوە وتاری هەردوو کۆنگرەکە ئەخوێنمەوە هەر بۆ ئەوەی کەوا من با بڵێن سفر وەربگرم لە بەرنامەیە جەنابە میوانی تو زیاترەوەگری هەر بۆ ئەوەی کەوا قسەی من سەر نەگرێ ئەمە ژوێنەیەکی تری مامۆستا بەجلی کوردی شاڵەوە بڵێ ئەمە وێنەیەکی کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کوردە کە من شانازی بەو کۆمەڵەیەوە ئەەکەم بۆ بوژانەوەی بواری فۆلکلۆر و کەلەپوری کورد بۆ من 3 کتێبم لە بواری فۆلکلۆرە چاپ کردووە تا ئێستا با باسی نەکەین باشە مامۆستا بوارێکی کە هەیە کە من بەڕاستی زۆر پێم خۆشە پێی لەسەردا بگرین ئەویش مەسەلەی پەروەردەیە بواری پەروەردە بواری پەروەردە بۆ خۆتەزانی لە هەموو میلەتێکە جێگای متمانێ جێگای ئەوەیە کە
زۆر هەوڵی لەسەر بدرێ با من قسە بکەم باشە پێم خۆشە جەناب لەبەرەوەی جەناب یەکەم شت مامۆستای کوردی و ئینگلیزی بووم بەسەر کەوتویی بە دوای ئەوە لەگەڵ ئامادەکاریە بووم بۆ فێربوون هەرچی دەوراتی هەیە من بینیومە یەکێک لەوانە یەکەم دەورەی ڕاضاتی معاسرە لە بەغا کە پێم ناخۆش بوو بیبینم بەڵام پێشەوەی بچم دوو کتێبم لەسەر خوێنەوە دەورەی ئینگلیزی دەورەی بەطی تعلم ئەو ڕسمەی کە بەدەستەوەیە ئەوە لە کوێتە 21 ڕۆژ من ئەو دۆرەیەم دی بۆ مناڵانی درەنگ فێر بوو من هەوڵم ماوە هەرچەنگە دراساتی ئەکادیمیم بەهۆی حیزبایەتیەوە تەواو نەکرد بەڵام هەوڵم ماوە ئەو پەریزانیاری وەرگرم لە بواری پەروەردەییە یەکەم پەروەردە ئەنجا دووەم زانست و زانیاری من بووم بە سەرپەرشتی پەروەردەیی بووم بە بەڕێوەبەر بووم بە یاری دەدەر بەبێ ئەوەی خۆم داواکاری بکەم هیچ کاتێ داواکاری شتێکم ئەوەش جێگای سەربەرزیە بەڕاست ئەم وێنەیان چیە مامۆستا ئەوەی چێک لە چالاکیە پەروەردەیەکانایە من قسە بۆ مامۆسایانەکەم ئەوەی کە مایکەکەی بۆ گرتووی ئەو کار ئەوە ئەنوەرتوڤە مامۆستا ئەنوەرتوڤی ئەمە کتێبێکمان من لە کاتی سکرتێری نقابەی مامۆسایانە بڵێ گۆڤاری بڵێ سەم دەرکرد 7 کتێبیشم لەگەڵا دەرکردووە یەکێک لەوانە سەرنجێک لە دروازەی فۆلکلۆری کوردەوە یەکێک لەوانە زاراوەی زانستی کوردی و بە ئەوانیکەی نەڵێن باشە ئەنجا ئەوە ئەنوەرتوڤی چیرۆکیشمان دەرکرد من و نوورە عەلی ئەمین چیرۆکی مناڵانە بە وێنەوە وێنەکەی ئەنوەرتوڤی گرتوێتی و لە گۆڤاری بڵێسا من بەشێکم هەبوو فۆلکلۆری کورد ئەم تایتڵ و شتەکانی بۆ ئامادەکردم کەسێکی هونەرمەند بۆ مامۆستا کەسێکی خۆشەویستی من بووە سەرکەوتوو بووە ئەمە ژوێنەیەکی تری هەر سەردەمی مامۆسایەتیە کۆمەڵێک کازدانراوە ئەمانە بۆ چی حاز ئەوە من بەڕێوەبەری قوتابخانەی حەمدیم کە یەکەم قوتابخانە بوو بە زمانی عەرەبی لە سلێمانی ئەوە مامۆستا عەلی عەبدوڵڵایە ئەو سەردەمە لێرە بەڵێ ئەوەی ناوەڕاست ئیشی چی بۆ کاتە من نەخێر مامۆستا عەلی عەبدوڵڵا لە ئیشی بوو پارێزگاری سلێمانی بوو پارێزگای حافز سلێمانی بوو کاتەوە نێوانی ساڵی 1970 بۆ 74 بەڵێ بینی با بڵێن سەردەمی بەیانی ئازار بەڵێ ئەوەی ئەو من بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە بووم ئەوە هەمووی هینی قوتابیانە و من هەموو ساڵێکیش لە مامۆستایەتیە لە بەڕێوەبەریە لە یاری دەدەریە هەموو پۆلێک خۆشم لەگەڵیانەوە ساوم ڕسمم لەگەڵ خوێندکار قوتابی و مناڵەکانە گرتووە مامۆستا ئەم وێنەی تریش هەر چالاکی خوێندکارانە پەروەردە یەکێک لە شتەکانی باخچەی ساوایان بۆ کێ بەکارم ئەهێنا بۆ مناڵە درەنگ فێربووەکان من سەرپەرشتی پەروەردەیی بووم ئەو وێنەی کە نازانم پیشانەدایاننا کە لە کوێت بینەران بینیان من یەکێک لە چالاکیەکانی کردنەوەی مێشکی مناڵان چالاکی و یاری و دیدارە دیدەنیە مامۆستا تۆ بایەخی زۆرم پێ ئەدا بێگومان زۆر مامۆستاکانیشم بردووە بۆ هەولێر بۆ کەرکووک بۆ مووسڵ بۆ دۆهۆک مامۆستا تۆ لە ژیان تا زۆر چووی بۆ سەیران بەڵێ بەچیە چوین بەچی ئەچووم بۆ وڵاخ چوین لە مەڵکەنی هەموو ساڵی ئەچوین بۆ پیری شەوکێڵ و بۆ شوێنانی تر شەویش لەوێ ئەماینەوە گوایە بۆ تواف ئەچوین بەڵام زیاتر سەیران تەقە و هەڵپەڕین و نیشانانەوە و هەڵپەرچێ و ئیتر چی ئەڵێ بەچیتریش چوون ئیتر بە جێب ئەچوین بە سیارەژە چوین قەت بە شۆڤڵ چووی بۆ سەیران بە شۆڤڵ نەچوون ئەم وێنە چییە ئەمە لە عەمارە بووین سەیرانەوە بەڵام لە دوای ئەمە لە دوای ئەوەی کە حەپز بووین من سەیرانێکم بە مامۆساکان دروست کرد من کە بەڕێوەبەر بووم لێرە سێرم کرد مامۆستاکان هەموو مانگێک قایمێکیان پێ قەرزیانەوە دوایی وتم ئەمە ئێوە چیەکەن ئەنجا ئیتر بە وەختەکەمان لە چیز نەچێ هەموو مانگێک ڕوبعێکم لێ ئەسێنن ڕوبعێک زۆر بوو ئەوسا ئەنجا پێم وتم هەموو مانگێش بۆ ماڵەوە دینارێدا بنێن بۆ ئەوەی سەیرانی پێ بکەن تایبەتی لە مەولەوی فێری ئەوەم کرد لای جەنابیش ئەوە ئاشکرایە کە سەیرانکردن بەشێکە لە پێویستەکانی خۆشیە دڵکردنەوەیە مامۆستا لە وێنەیەکە هەندێک بیانی ئەبینم لە وێنە بەڵێ ئەوە لە کاتێکا کە ئێمە هین بووین من لە نەقابە بووم پەیوەندیمان لەگەڵ دەرەوە زۆر هەبوو چکۆسلۆڤاکیا ئەڵمانیای دیموکراتی وەگەلێ شوێن وەفدمان
هێنا وەفدیشمان لێرەوە نرد بۆ ئەوێ بەڵام بڕوا و بێ من خۆم نەچووم بۆ ئەوەی بوار بم بە مامۆستاکان و بوارم ماوە بە کە من شوعی بووم بوارم ماوە بە مامۆستا پارتیەکان زۆربەی بۆ ئەوەی بچن ئەوش ڕۆحێکی جوانە دەست خۆش بێ ئەم وێنەیەکی کۆنە بڵێ ئەوە وێنەیە یەکەم کۆنگرەی بڵێ یەکەم کۆنگرەی مامۆسایانی کووردە لە هینە لە بەغایە مامۆسایانی کورد لە بەغا نەقابی مامۆسایان ئەوە وەفدی کوردیەکەیە ئەوە ئامینە زێوەرە ئەوە ئامینە محەممەدە ئەوە درەخشن عارفە ئیتر باقیەکەی کە یعنی بانێڵێن بۆ ئەوی وەختمان لێنەڕەوە باە باش مامۆستا حەزەکەم ئەم وێنێش باسێکمان بۆ بکەی ئەوە صادق مەعهادینە لە یەکێک لە چالاکە ئەدەبیەکانین وابزان مؤتمر الكتاب الكردي بوو من لە زمانی کوردیە یعنی خوو خەیاڵی منە و ئێستش شەو ڕۆژی پێوەی صادق مەعهادین خەڵکی ئامێدیە بەڵێ ئینسانی کەسێکی زمانەوان بوو لە بنەماڵێکی زۆر نیشتیمان کەسێکی کراوەش بوو زۆر مامۆستا هەوڵت داوە لەگەڵ دنیای کەلەپور پێم خۆشە باسێکی ئەوش بکەین کە دنیای کەلەپور ئەمە لە یەکێک ساڵانە ئێمە لە دوای ڕاپەڕین نەورۆزمان زیینگو کردەوە ئێمە دەستەیەک بووین بۆ ئەوی کاتەکەمان لێنە ڕوا داوای بەخشینەکەم ناوەکان ناڵێم ئەم ساڵیان لە هین کارزی وە ساشەریف لەسەر جادەکە گرتمان سێرم کرد مناڵێک بەدەست دایکێکەوەی هات وتی مامۆستا ئەمە ئێوێ شعرێ بخوێنێتەوە وتم فەرموو شعرێکی خوێنەوە لەسەر کوردستان بەڵام خۆزگە ئەو وێنەیەمان بدۆزیایەتەوە کە خۆم لەگەڵیان بە جلی کوردیەوە کە تۆ زۆر حەزت لێ کرد خۆرەوە هەر جلی کوردی هەرەوە ماما بوو زۆر گەڕێمی تر شعرێکی زۆر جوانی خوێنەوە بەڵێ مامۆستا ئەمە وا دەرئەکەوێت لە زۆر کایە جەنابە بەشداریت کردبێ کە ئەوە جێگای خۆشحاڵیە ئەوە یەکەم نەورۆزە کە ئێمە کەژاوەیەکمان دروست کرد لە دوای 58 شۆڕشی تەمموز چواردەی تەمموز ئەوە حەمە عەلی مەحموود مامۆستا سەرۆکی نەقابە بوو ئەوە عەبدوڵڵا ئیبراهیم سەرراجە ئەوە عومەری مەحموود میرزایە ئەمەی ئەم لاشیان منم کەژاوەکە بەڕاستی جێسەرنجی هەموو کەسێک بوو شتێکی زۆر عەجایب جوان بوو خۆ من دروستم نەکردووە بەڵام شتێکی زۆر نمونەیی بوو لە سلێمانی بەڵێ لە سلێمانیش دروست کراوە بەڵێ ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە حەزەکەم ئەوە یەکەم ئامادەکاریەکان بۆ یەکێتی نووسەرانی کورد ئەوە عومەر عارف ئەوە مامۆسای شەهید شاکر فەتاحە دووەم مەلا محەمەدی کوردیە سێیەم منم چوارەم مامۆستا ڕەوف ئالانیە بەڵێ پێنجەم بەڵێ بەڕەحمە بێ پێنجەم عومەر عارفی هاوڕێمە کە لە عەمارەش ئەویش نەفی بوو منیش نەفی بووم تا خێزانم برد لە یەک ئوتێل لە یەک ژوورابووین بەیەکەوە کەواتە ئەمەش هەر مامۆستا عومەرە ئەو ڕۆژگارانی کە لە عەمارە بوو ئەوە لەسەر جادەی لەسەر بەردەمی ئەو ئوتێلەی کە هین بوو لە بەردەممانە بوو مامۆستا برای مەکاک هەڵگوردی ڕەحمەتی وەرزشەوان نییە نازانم بەڵام برای تری زۆر بوو یعنی ببوورە هینی کوردۆلۆجی و نەهێنا حەزەکەم ئەوەش بێنە بەسەر چاو ئەم وێنەیە شتێکی خۆشە تا ئەو وێنەیە ئەهێنی باشە ئەمە شوێنی کوردۆلۆژیە بەڵێ ئەمە جەنابتانن لەگەڵ دکتۆر عیزەدین بەڵێ ئەوە دکتۆر عیزەدینە و نەخێر ئەوە هاوڕێی نووسەران و دکتۆر عیزەدین هاوڕێی حیزبی شوێعیشمە هاوڕێی گێرینین ئێمە لەگەڵ ڕێزدار دکتۆر کەمال فواد و ئیتر زۆرینەیەکی تر بەڵێ مامۆستا وێنەیەک هەیە پێم خۆشە لەبەرەوەی کەوا کارکتەریشی ئەوە کۆنگرەی مامۆسایانی کوردە لە شەقڵاوە کە من کەلیمەم تیا خوێن لە پشت ئەم یەکەم مامۆستا جەلال مەحموود عەلیەوە ئەمە مامۆستا گۆرانە ئەمەش مامۆستا گۆرانە دووەمیشان مامۆستای مێژوونووس ساڵح قەفتانە ئەوە مامۆستا گۆرانە ئەلێرە شەهر ئەوەی منیشەوە لەم لاشەوە منم بەجلی کوردیەوە کاردوکمان حەزی لەکەین مامۆستا وێنەیە وێنەیەکی جوانە بەڵێ ئەمە یەکەم وێنەی دامەزرانەوەی یەکێتی نووسەران بوو کە گرێیەکی زۆر ناخۆش و تاڵ و ترشی لەسەر دڵی من بوو کە یەکێتی نووسەران سەردەمانێک لە سلەیمانی نەما ئەتوانم ناوەکانیشی ئەوە یەکەمیان منم دووەم دکتۆر دڵشادە سێم
کاک حەمەنوور تۆفیقی زۆر ڕەفیق و هاوڕێمە چوارەم ئاگالیان نیە مامەسابابانە و کاک جەسا عەلیەمینە بەڵێ ئەتر کاک عومەرە مامەسا سەلامەنمیە کاک گیان عومەرە دکتۆر هینە عیزەدینە بەڵێ ئەوە بەڵێ لەگەڵ مامەسا حەمەڕەشی فەتاح لێرەوە ڕێز و سڵامانەیە بۆ یەکە بە یەکەیان بەڕاستی ئەم وێنەیەش وێنەیەکی ترە لەناو ئەلبومی یادگارەکانی ئەوە ئەوی ژێشێکە لە هاوڕێ دێرینەکانم کە مامۆسایی پرۆفیسۆر کەمال مەزهەر لە گۆڤاری بڵێسا لە دەستەی نووسەرانی گۆڤاری بڵێسا ئیشیە کرد کەرەتێکیان کۆڕێکمان بەس لە هینە لە مەڵبەندی کوردۆلۆجی مەڵبەندی کوردۆلۆجی من بەڕێوەبەری کارژێڕی بووم و سکرتێری لیژنەکەش بووم لە دوایە لە کاتی خوارێ خۆشببووی نەمەر کەمال خۆشناو لە گۆڤاری بڵێسا هاتبەوە من ئەو مەقالانەی کە بڵاوی کردبەوە لە گۆڤارەکە بە هەدیە لە کۆبوونەوەیەکی گشتیا تەقدیمم کردەوە زۆری پێخۆش بوو ئێستا هەر هاوڕێ و خۆشەویستم مامۆستا ئەم وێنەیە ئەم کاراکتەرە لەگەڵ تا ئەم وێنەیە ئەماش دکتۆر نسرین فەخریە هەتا ئێستاش زۆر هاوڕێ یەکترین ئەمیش مێژووی ئەوەمان هەیە کە لە هینا بوو لە دەستەی گۆڤاری بڵێسا بوو دەستەی نووسەرانی گۆڤاری بڵێسا هین شەوقیە ئەحمەدیشمان لەگەڵا بوو با هەرناوی بێنین عەبدوڵڵا شاڵیمان لەگەڵا بوو عەبدوڵڵا فەرەج شاڵی و دکتۆر ئیحسان فوئاد خوالێ خۆش بوو مجموعەیەکی هەڵبژاردەی گرنگی ئەم شارە و ئەم کوردە خۆشەویستە مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکە کۆمەڵێک کەس لەگەڵ یەکێک لە زاڵتەگەورەکان ئەمە ماجید مستەفای پیاوانی شۆڕشی چواردەی تەمووزە ئێمە عەبدولکەریممان بینیوە وەسفیمان بینیوە مەهداویمان بینیوە لقایەکە ئێمە هەوڵمان نابوو ئەوەی حیزبی شیوعی زۆر هەوڵیە کە عەبدولکەریم قاسم بگەڕێتەوە وحتى حزب الشيوعي متهمة بوي كإما غدرمان من خم اعترافه كم كإما غدرمان لا جماهيري بغاو بتايبتي كرد كردوها ك تواناي أو هبو حزب الشيوعي زور بأساني سلطة بقريت الدس نيجرت الدس من خمي شكم لوانم كهالجري درشمي يعني جيب كأوامر حزب كهشتها شحناتي وطنيتي يا ماوا حكومة عبد الكريم قاسم هول بين رزقاري كين بەڕێز من ئێستای کورد بەو هینە ئەچوێنم بۆ ڕۆژگارە ئێستای کورد زۆر یعنی ناسکە ئەبێ کوردەکان زۆر زیین و بە بیر بە دەروون بە ڕەوشت بە کردار ئەبێ یەکیتی کورد لەدەستنەی مامۆستا ئەم وێنەیە چییە؟ ئەمە گەشتێکی پەروەردەیی بوو بۆ پێنجوین پەیوەندی پێنجینی بلکیان و خۆشەویست من لەوێ یادگارێکی زۆر گەورەم هەیە من کە لە دوای هەفتا و چوار مەکتەبەکانیان کردەوە بە عەرەبی بە زەختی بەعس و بە ئێرهابی بەعس من یەکێکم لەوانەی کە لە لێرە لە پێنجین و لە خورماڵیش هەموو مامۆساکانی شایدن مەکتەبەکەم هەموو کردەوە بە کوردی بەڵام دوو کەس هاوکاریان کردم مامۆستا ئەحمەی حاجی جەناب ئەیناسی مامۆستا ئەحمەی حاجی حەمە عەزیز لەگەڵ مامۆستا ئەمیان هین بوو پارتی بوو ئەمیان شیوعی بوو مامۆستا فایقیش سەر بە مامۆستا فایق بە هاوکاری ئەم دوانە هەرچی مەکتەبەکە هەیە کردمانەوە بە کوردی بەڵام من ڕاست ئەڕۆم مامۆستایەک کە بەڕێوەبەری گشتی پەروەردە بوو مامۆستا محەممە و پیرۆز من حەقی هیچ شتێکم نییە بەڵام باشترین دەوری هاوکار و یارمەتدەری من بوو بۆ ئەو مۆزوعە 34 تەلە بەمایەوە لە مەکتەبە عەرەبیەکە ئێستاش لە بیرمە حەوتی نیسان من لە دوایە عقوبەممانێ لە ناخی دڵمەوە ڕقم لەو مەکتەبە بوو لەبەر ئەوەی خۆراکی قوتابخانەکە بە حازرکراوی ئەیان نابە مناڵەکان بە قوتابیەکان بەڵام مەکتەبە کوردیەکان هەموو تعلیماتەکان هین کردبوو و لە دوایە لە پارێزگاوە جێبەجیان نەکردبوو مامۆستا ئەو تعلیماتی کە جێبەجیان نەکرد مامۆستا ئەم وێنەیەش وێنەیەکی جوانە حەزەکەم لەسەر ئەم وێنەیەش قسە بکەین ئەمە ئاراسی کوڕمە کوڕە گەورەم لەگەڵ ئەم بەڕێزە هین مامۆستا نامدار
زۆر حەزی ئەکرد ئاراس حەزی لە گۆرانی و لە مۆسیقا و ئەم شتانە بوو زۆر حەزی ئەکرد ببێ بە کادرێکی مۆسیقا پێگەیشت بۆ مەرامە نەخێت پێی نەگەیشت بەڵێ بەڵێ ئەم وێنێ ژوێنەیەکی جوانە ئەمە ئەم سەریان کاگاراس ئاراسی کوڕمە نەیتوانی بێ بە مۆسیقی ئەوی تریان دکتۆر حەمەد جەزا قەراخی ژنبرامە بەڵێ خاڵی کوڕەکانە بەڵێ خاڵی کوڕەکانە و برا گەورەی شەهید دکتۆر محمود نوری قەرەداخیە کە من زۆر داخە لەسەر دڵم چونکە خۆم ئەزانم چۆن ئینسانێک بوو لە چیز کورد ئینسانێکی نیشتیمان پەروەردە بەڵێ درود بۆ گیانی پاکی ئەو هەزاران هەموو شەهیدەکان شەهیدی کوردستان ئالێرا شتێک ئەجێرمەوە باوکی دائیمە ئەو قسەی ئەکرد ئەیوو من خۆم بەخ دەکەم بۆ مناڵەکانم بەڵێ ئەم وێنەیە ژوێنی ئەمە من خێزانەکەمە ئەڵماسخانە ئەوە ئارامە ئەجا لە دوایە خێزانەکەم ئەڵماسخان دوایی ئاراسە لە پشتەوە خۆمم ئەجا ئاریانە بەڵێ نیازم لەوێنیەوە بەڵام بەڕاستی وێنەیەکی جوانە و دیارە لە ماڵێکی ئاوەدان و بەڵێ ئەوە لە توی کابانێکی سەرکەوتوو لە ماڵەکە بووە بەجلی مناڵەکان و بە ڕاگررتنی ئەو پاک و تەمیزیە بە هیوا خێزانەکەم لە دەرەوە هەر مۆدێلێکی بدایە ئەمەە زیرەک بوو لە جلبرینە ئێستا تااقتی چوە تەمان یعنی ئەوە دەورێکی زۆر گەورەی هەبوو لە پەروەردەکردنی مناڵەکانمان من سوپاسیەکەم مامۆستا بەڕاستی قسەکردن و دانیشتن لەگەڵ جەنابە زۆری ئەوەیە چونکە کاروانێکی زۆر گەورەی پڕ لە بەرخودان و پەروەردەکردنی یەکەیەکەینەوەکان لە بەرنمەیەکە بەڕاستی جێ نابێتەوە ئێمە زۆر خۆشحاڵ بووین دو هەمین وێنەمان حاضر کردووە کە بینەران بیبینن دوای ئەوەش پێش ئەوەی کە با بڵێن ستۆدیۆ بەجێبێڵی لەگەڵ بە ڕێزیشتا وێنەیەک ئەگرین بۆ ئەوەی لە داهاتووە ئەویش ببێ بە وێنەکانی دوێنێ جا دو هەمین وێنە ئەم وێنەیە حەزەکەم بەدێڕێک قسە لەسەر ئەم وێنەیە دو هەمین وێنەی ئەم بەرنامەیە خۆشەویستی هێمنی ڕێزگرتن دڵسۆزی پاکی بە پیرەوە چوون دەرگای ماڵکردنەوە ئەو خێزانم هەرچی قسەیەکی پێوترابێ بەرپەرچی نەبووە خۆشم هەتا ئێستا گەلێ هەڵوێستم بینیوە بەرپەرچم نەبووە هەردووکیشمان ژەنگوژارمان لە دڵا هەڵ نەگرتووە و هەڵی ناگرین زۆر بە سەراحەت باستان کردو تا کۆتایی پێبێ بە بەڵێ و من هیوام هەموو مرۆڤەکان هەموو کوردەکانمان ئەمڕۆ بە تایبەتی ڕامیارەکان ڕێگەی تەنها کوردایەتی نەک شتێکی تر تەنها دڵسۆزی و پاشی نەک شەڕی بەرژەوەندی ئێمە زۆر سوپاس دەکەی مامۆستا تەمەن درێژبی بە هیواین لەش ساغ بێ ئێوە هەر وەکو پیرۆزە بمێنن بۆ نەوەکانی داهاتوومان مناڵەکانم ئەڵێن زۆر جار کە ئەم بینن با بە بەسەواز بێنە ئەڵێن باشە ئەی ئەگەر ئەمە نەکەم چی بکەم کوردی ژووتێتی هەتا مردنە کردنە دەست خۆش بە مامۆستا زۆر سوپاس دەکەم خۆشەویستانم تا بەرنامەیەکە خواتان لەگەڵ